بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی عزیزی فلاشباکی ئەم جارم دەگەڕێمەوە بۆ مانگی هەشتی ساڵی 2015 دەچمە ناو بینای پەرلەمانەوە. دەمەوێت بزانم چیرۆکی دوایین کۆبوونەوەی پەرلەمان لەسەر هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم چی گوزەرا لەوێ، چۆن بوو کامە بە دوایین کۆبوونەوە دەرچوو. بۆ گفتوگۆ لەسەر ئەم تەوەرە و ئەم باسە و گێڕانەوەی چیرۆکی ئەو ڕۆژە لەگەڵ بەڕێز سکرتێری پەرلەمانی کوردستان بەڕێز کاک شێخ فەخرەدین قادر گفتوگۆ دەکەم. کاک شێخ زۆر سپاس بۆ دەرفەتی کە بە منت بەخشی. سپاس بۆ ئێوەش. چەندێکە لە بەسەر دوایین کۆبوونەوەی پەرلەماناتیە پەڕێ ئێستا بیری کۆبوونەوەی ناوخۆڵی پەرلەمان ناکەن؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، ئێمە ئەو پرسەی کە پەرلەمانی کوردستانی بۆ پەکخرا پرسی هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان بوو، بە تەحدید لە مانگی 12 2014 دەستمان پێکرد. کاتا کۆبوونەوە بۆ ئەو پرسە بریتی بوو لە کۆبوونەوەی 19 2015 بۆ پرسی هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم. بەڵام بە دڵنیاییەوە ئێمە لە مانگی 9 2015 دەستمان بە کۆبوونەوەکانی تر کرد، بەست بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێمنا. زیاتر لە 5 کۆبوونەوەمان کرد کە هەمواری پێڕێونی خۆی پەرلەمانی کوردستانمان تیا کرد تا گەشتە ئەو ڕۆژەی کە بەداخەوە ئاڵێم ڕۆژێکی زۆر ڕەشە لە مێژووی سیاسی هەرێمی کوردستاندا کە پێڵێن ڕۆژی 12 2015 کە ڕێگری کرا لە سەرۆکی پەرلەمان بێتەوە هەولێر و دواتریش پەرلەمان پەکی خرا. ئەگینا ئێمە لە خولی پاییزەدا چەند کۆبوونەوەیەکمان کرد، دەستمان کردو بە هەمواری یاسایی بە هەمواری پێڕێوێنی خۆی پەرلەمانی کوردستان. بۆ بە دڵنیاییەوە ئێمە سوێنمان خواردبوو لە بەردەم خەڵکی کوردستانە و بەرامبەر بەخوای خۆمان کە دڵسۆز بین ئەو ماوە زەمەنی کە بۆمان دانراوە لە پەرلەمانی کوردستانە بە وەفابین ڕازگۆ بین لەگەڵ ئەو پەیمانانی کە داوامانە و دڵسۆز بین بۆ خەڵکی کوردستان و بە یاسا و بڕیارەکان لە پەرلەمانی کوردستاندا لە ماوەی 4 ساڵە خزمەت بە خەڵکی کوردستان بکەین. بەڵام بەداخەوە ئەو وردەوردە بەرەو ساڵ و نیوە ڕوا کە پەرلەمانی کوردستان پەکخراوە ناتوانێت ڕۆڵی چاودێری ببینێ و ناتوانێت یاسا دەربکە و ناتوانێت بڕیار دەربکە لە حاڵتەکە کە هەرێمی کوردستان لەناو ئەو هەموو قەیرانە قوڵەدایە. بیری کۆبوونەوەکانی ناو پەرلەمان ناکەیت؟ من بەرامبەر بە خوای خۆم و بەرامبەر بە خەڵکی کوردستان معەزەبم، دەروونم زۆر عەزیێتمەدا بۆی کە ئێمە پەیمانماندا بوو بەخوا بە خەڵکی کوردستان کە لە پەرلەمان شەو ڕۆژە خێنە سەرێک و کارتان بۆکەین و دڵنیاییەوە فترە زەمانی کە لە پەرلەمانی کوردستان بوون و پەرلەمان کارا بوو بالفعل کاری جدیمان کرد، یاسای جوانمان دەرکرد. زۆر دڵتەنگم بەوەی کە ئەو دەستگایە کە باڵاترین دەستگای یاسادانانە لە هەرێمی کوردستانە بۆ مەرجەعی سیاسی و یاسای هەموو خەڵکی کوردستانە لە ئێستادا بە بڕیارێکی سیاسی لەلایەن پارتێکی سیاسی ئەوە پەکخراوە. بەڵام سەربەرزیشم بەوەی کە ئێمە ئەگەر هەڵوێستێکمان هەبووە لە کاتی خۆیان هەڵوێستێکمان هەبووە، هەڵوێستێکی یاسایی بووە و پشتیوانیکردن بووە لە بە سیستەمکردنی ئەم وڵاتە جنگەکانی دەسەڵات لە وڵاتەیە. بۆیە لەوێوە نیگەرانم لەوەی کە پەرلەمانی کوردستان ئەوە پەکخراوە، بە ئەندازەیەک نیگەرانم کاتی وا هەیە شەوی خەوی شەوانم لێ تێگەدات. بەڵام لەولاشەوە دڵخۆشم بەوەی کە ئێمە نەهاتوین گەندەڵی بکەین، یاسا شکێنێ بکەین، پێچەوانی پەیڕەوەکەی نێوخۆی پەرلەمانی کوردستان بکەین و مانوێت پرسێک بابەتێک چاوپۆشیەک لە گەندەڵیەک لە پەرلەمانی کوردستان لەسەر ئێمە تێپەڕێ بەمەشیان سەربەرزم. کاک شێخ ئەگەر چی زۆر جار ئەو لایەنانەی کە بە فێبەتی پرۆژە یاساکەیان هەبوو بۆ یاسای هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم باس لەوەکەن کە هەموو ئەم قەیرانانەی کە ئێستا بەرەو هەرێمی کوردستانی گرتووە سەرچاوەکەی قەیرانی سەرۆکایەتی هەرێمە. ئەگەر ئەو واژۆیی کە تۆ کردت بۆ کۆبوونەوەی یەکەم و دووەمی هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم، ئەگەر ئەو واژۆیەت نەکردایە بڕواتوە بۆ ئێستام قەیرانانە دووبارە دروست دەبوون کە ئێستا هەیە قەیرانی دارایی یا لەمە خراپترە بوو. بەداخەوە لە هەرێمی کوردستانە سیستەمی حیزبیەکەوا بووە لە ڕابردووداوا بووە، ویستیان هەروە بڕوا کاکە دەسەڵاتەکانە بێ لێک جیا بکرێنەوە. هەر کەسێک کارێکی پێسپێرێت بۆ ماوەیەکی زەمەنی فترێکی دیاری کراو کۆمەڵێک کاری تایبەتی خۆی هەیە، تایبەتمەندی ئەو کارە جیاوازە. دڵنیام لەوەی تایبەتمەندی کاری پزیشکێکی بەڕێز جیاوازە لە تایبەتمەندی کاری ئەندازیارێک و لە تایبەتمەندی کاری پارێزەرێک و تا ئەخیر و هەموو دەسەڵاتەکان. وی لە هەرێمی کوردستانە بەداخەوە یعنی ئێمە چەند دەسەڵاتێکمان هەیە، باڵاترین دەسەڵات یاسادانان پەرلەمانە،
دەسەڵاتی جێبەجێکردن حکوومەتە دەسەڵاتێکی جێبەجێکردنی تریشەیە کە ئەوی سەرۆکایەتی هەرێمە ئەو لە دەسەڵاتی دادوەریمان هەیە تێکەڵکردنی ئەم مەلەفانە ئەم فاکتەران لەگەڵ یەکترا هەڵەیەکی گەورەیە کە لە ڕابردووە کراوە بۆیە ئێمە کە ئەوەتین لە پەرلەمانی کوردستانە بیر لە یاسا و بڕیارەکەینەوە تایبەتمەندی و کاری ئێمە لە پەرلەمانی کوردستانە یاسادانان و بڕیار دەرکردنە خەڵکی کوردستان کە دەنگیاوە بۆ ئەندام پەرلەمانانە و بۆ دەسێ سەرۆکایەتی پەرلەمانە و ئەندام پەرلەمانانە بۆ ئەوەی یاسا و بڕیاری بۆ دەرکەن ئێمە ناتوانین مژامە لە یەکترکردن ناو پەرلەمانی کوردستانە لە یاسا و بڕیار دەرکردنی پەرلەمانە کە ئەمانەتی گەورەیە 4 ساڵ لە ئەستۆی هەر ئەندام پەرلەمانێکە لەوێ ناتوانین مژامە لە یەکترکردن وەکو سیاسیەکانە دەرەوە مژامە لە یەکترەکەن لە کۆبوونەوەکانیانە لە پەیوەندی تەلەفۆنیەکانیانە لە دیدارەکانیانە لەگەڵ یەکترا ئێمە نەمانتوانین مژامە لە بکەین بەڕاستی لە پەرلەمانی کوردستانە بە ئەندازەی ئەوەی ویستومانە یاسا دەربکەین بە دەنگی ئەندامێکی پەرلەمان یاسایەک دەرەکرێ یاسایەکێک لا بێتەوە لەبەرەوە ئەرکێکی زۆر گەورەیە بەرپرسیارەتێکی زۆر گەورەیە ئێمە بەم دیدە ڕوانیمانەتە پەرلەمانی کوردستان بۆیە کاتێک دێتە پێشەوە واژووی ئێمە لەسەر بەرنامەی کاری پەرلەمانی کوردستانە و دیدی ئێمە لەسەر پرۆژە یاسایەکیان پرۆژە بڕیارێک من تێڕان واتی ناڕوانم وەکو تاکێک تی ئەڕوانم واتی ئەڕوانم هەر ئەندامێکی پەرلەمان بە 19535 دەنگ ئەم کەسێک کردو بە نوێنەری خۆی بەرامبەر بەخوا بەرامبەر بە نەتەوەکەم بەرپرسیارم بەرامبەر هەر یاسا شتێنێ کە ئەکرێ بۆیە من بەم ڕۆحێتەوە بەم باگراوندەوە بەم فکرەوە بەم دیدەوە ڕوانیوەتە بەرنامەی کاری پەرلەمان بەڵام کاکە هەر پرۆژە یاسایەک بەڵام سیرکە ئەگەر ئێوە ئەم یاسای سەرۆکایەتی هەرێمەتان بەو شێوازەنی هێنایەتە ناو پەرلەمانەوە کە کارتان لەسەر کرد 25 ساڵە نزیک بە 25 ساڵە دوو پارتی سیاسی لە هەرێمی کوردستانە ئەوەی کە کردویان یا 50 بە 50 کردویانە لە ڕووی یاسایی و دارایی و هەموو بوارەکانی ترەوە یان ئەوەی کە تەوافقی سیاسیشان لەگەڵ لایەنەکانی ترا هەبووە بۆچی ئێوە نەتانتوانی پێش ئەم ڕێککەوتنە سیاساییە یا پێش ئەم تعدیلە لە ڕووی یاساییەوە با تەوافقی سیاسی بکرایە ئێوە بۆ وەکو هەندێک جار کە بە گەنجێک بێ ئەزمون سیرتان دەکرێت بە تایبەتی بۆچی نەوەستان گوێ لە سیاسیەکانیش بگرن دێمە سەر ئەزمموی گەنج و ئەزمموی پیر بەزبا بێمە سەر ئەوەی کە بۆچی تەوافق کە ئەوترێت تەوافق تێک دراوە بۆچی پرسی هەموو یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان تووشێ و قەیرانە کردووە کێ بەرپرسیارە لەوە کاکی خۆم ئێمە بە تەحدید وەکو دووبارەیەکەمەوە لە مانگی 2014 ئەمانزانی 1970 لە پێشمانە بۆیە بە وردی کارمانە کرد بۆ سازان و تەوافق لە بینی لایەنە سیاسیەکانە ئێمە لە فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستانە کارمان لەسەر کرد خوری چوارەمی پەرلەمان یەکێک بوو لەو خولانەی کە زۆرترین مەشورەت و گفتوگۆمان هەبوو لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان دەسێ سەرۆکایەتی پەرلەمان بۆ هەر پرسێگە هاتین کۆبوونەوەمان پێکردن تکایە ئێوە دیدی حیزبەکانی خۆتان گفتوگۆ بکەن بێن با لێرە بگەینە نەتیجە چەندین یاسا و بڕیار کاتیوە هەبووە 2 مانگ 3 مانگ لە گفتوگۆی فراکسیۆنەکانە بووین تا ئەوەی توانیمانە یاسایەک هەموار بکەین یان یاسایەک دەربکەین بۆی لایەنەکان لە ڕێگەی فراکسیۆنەکانیانەوە بێن گفتوگۆ ئەم بابەتە بکەن بە سازان بکەینە نەتیجەتی هەیە ئێمە زۆر هەوڵماندا بۆ پرسی هەموار یاسای سەرۆکایەتی هەرێم پێم عەجیبە یعنی هەندێک لە پارتە سیاسیەکان پڕۆژەی تازەیان پێیە باسی پڕۆژەی تازەکەن بۆ ئەو پرسێکە لە هەرێمی کوردستانە ماوە بڕاتوایە لایەنە سیاسیەکان یان دەویست ڕێککەوتنی سیاسی بکرێت ئێمە بە تەحدید زۆر بە وردی لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکانە کارمان لەسەر پرسی ویلایەتی بەڕێز کاک مەسعود کرد زۆر بە تەحدید زۆر بە وردی کارمان لەگەڵا کرد و زۆر بە دوور لە چاوی میدیا بۆی بابەتەکە نەوەڕژێنرێ بتوانین ئێمە بە ڕێکارە یاساییەکانی خۆمان بۆ پرەنسیپانەی کە لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکانە هەمانە ئێمە ئەم پرسە چارەسەرکەین ئەمانزانی پرسێکی هەستیارە چونکەم بیرمان نەچێ کە 30 حوزەیرانی 2013 زەمان لە پێشچاو بوو کە 2 ساڵ ویلایەتی بەڕێز کاک مەسعود ئەو کاتە درێژکرایەوە پەرلەمان بە چ ئاقارێکا ڕۆی چۆن ڕۆی چ ئاژاوەیەکی تیا دروست بوو بۆیە ئێمە پرس داکۆکیمان لەوە ئەکرد کە بە یاسا ئەم پرسە بێ چارەسەرکرێ هەروەکو چۆن لە 30 حوزەیرانە بە یاسا چارەسەر کراوە ئێستاشی لەسەر بەڵام 30 حوزەیران پێشوەختە تەوافقێکی سیاسی لەسەر کرابوو لە دوو پارتی سیاسی بوون دوو پارتی سیاسی بوون دوو فراکسیۆنی پەرلەمانی بوون من وا صحیحترە ڕاسترە بڵێم دوو فراکسیۆنی پەرلەمانی بوون فراکسیۆنی زەرد و فراکسیۆنی سەوز لە پەرلەمانی کوردستانە لە خولی سێمی پەرلەمانی کوردستانە پرۆژە یاسایەکیان هێنا بوو هەموو یاسای سەرۆکایەتی هەرێم بۆ درێژکردنی ویلایەتی بەڕێز کاک مەسعود هەرچەند بەڕێکاری نایاسایی و ناپەیڕەوی
ویلایەتەکەیان درێژ کردەوە بەڵام دوجار بوو بە یاسا بە دەنگدان یاسای سێحوزێران دەرچوو کە یاسای ژمارە 19 ساڵی 2013 کە ویلایەتی بەڕێز کاک مەسعود 2 ساڵ درێژ کرایەوە بەڕێکارە یاسایەکان ڕۆی دوایە ئەوان خۆیان لە ژوورە داخراوە حیزبەکانە گەشتنەوە نەتیجە فراکسیۆنەکانیان دێن بە یاسا چارەسەری بۆکەن بۆ ئێمە ئەمانویست لە پەرلەمانی کوردستاندا لەگەڵ فراکسیۆنەکانە ئەم بابەتە گفتوگۆ بکەین بە یاسا چارەسەری ئەم پرسە بکەین دیدی حیزبەکان لە ڕێگەی فراکسیۆنەکانیانەوە بێنین چونکە ماڵی گەورە لە هەرێمی کوردستاندا بریتێ لە پەرلەمانی کوردستان لە لای من وەکو سکرتێری پەرلەمانی کوردستان هیچ شوێنێ ماڵی گەورە نییە بۆ ئەم میلەتە بەڵام زۆر جارمان دەمەوێت لەسەر ئەمە بوەستم کاکشەق بەڵام زۆر جار ماڵی گەورە پەرلەمانی کوردستان نەبووە لە ڕابردوودا یا بەڕاشکاوی بڵێم زۆر جار یا لە لای بۆ نمونە لەسەری ڕۆژە هەندێک کۆبوونەوەی پارتە سیاسیەکان کراوە و ڕێکەوتنێکی گەورە کراوە یان لە بۆ نمونە لە دەباشان بووە ئەم ڕێکەوتنە کراوە 2000 بۆ تەمرێکی واقع لە هەرێمی کوردستانە و توانم بڵێم ئەو دوو شوێنە بۆ ماڵی گەورە لە کوردستان لەک پەرلەمانی ئەگەر ئەمانەوێ ئەم وڵاتە ڕێک بخەین بە یاسا ناکرێ حیزبەکان چۆنیان پێ خۆشە ئاوا بێ و حیزبە باڵادەستەکان بە تایبەتی چۆنیان پێ باشە ئاوا بێ کاکە ئەمە واقعە چوار خولی پەرلەمان وا خەریکە خولی چوارەمی بەرەو کۆتاییە ڕوا خەڵکی کوردستان دەنگی داوە بە پەرلەمانی هەموو لایەکە پەرلەمانی هی فراکسیۆنی زەرد و سەوز و فراکسیۆنەکانی تر نییە بەتەنها پەرلەمانی هەموو خەڵکی کوردستانە بە هەموو پێکاتەکانیانەوە بە هەموو ئاین و ئەنزاکانیانەوە ئەمە خانووی گەورەیە لە لای من ئەمە ماڵە گەورەکەیە لە لای من و لە 2013 لەو ماڵە گەورەیە ئەم پرسە چارەسەر کراوە بۆی ئەڵێم ئەگەر 10 ساڵی کەش بڕۆ نەبێ هەر لە ماڵە گەورەیە ئەم پرسە چارەسەر کرێتەوە بگەڕێمە بۆ ئەزمموی ئێمە گەنجین و خاوەن ئەزمون نین ئەگەر ئەزمونداری بریتی بێ لە یاسا شتێنی و چاپۆشیکردن لە گەندەڵی و مجاملەکردنی ناڕەوای یەکتر لەسەر حسابی خەڵک بەدڵنیایی و ئەزمونمان نییە بەڵام ئەگەر ئەزمون بریتی بێ لە ڕازگۆیی و سەرڕاستی لە مامەڵەتە پابندبوون بە پێڕەوینی خۆی پەرلەمانتەوە و پابندبوون بەو سوێندەی کە خواردوتە بەرامبەر بە خوا و بەرامبەر بە خەڵکی کوردستان و ئەندامانی پەرلەمانی کوردستان ئەگەر ئەمە ئەزمموی جوانە سەربەرزین لێ چونکم ئێستاشی لەسەر بێ من تەحەداکەم با پارتێکی سیاسی ئەوانەی کە قسەیان هەیە لەسەر 23 حوزەیران ئەوانەی کە قسەیان هەیە لەسەر 19 ئاب با بێن بە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بڵێن ئەو کاری کردان پێچەوانەی مادەیەکە لە پێڕێونی خۆی پەرلەمانی کوردستان پێچەوانەی یاسایەکە لە یاساکانی پەرلەمانی کوردستان پێچەوانەی بڕیارێکە لە بڕیارەکانی پەرلەمانی کوردستان ئیدەن ئێمە بەڕێگای ڕاستە ڕۆیوین مجاملە یەکترمان نەکردو بە ناڕەوا زۆر باش نەمانیستووە لەسەر کللتورێکی خراپ بەردەوام بین ئێکا کە هەرێمی کوردستان ئەبێ ئەم تۆقانە پشتێنین ئەبێ بەرەو پێش بڕۆین ئەبێ فۆرمی نوێ بە ممارەسە بکەین ئاخر وتیان فۆرمی نوێ بۆ حکومداری لە هەرێمی کوردستان ئەبرێتێ لە حکومەتی بنکەفراوان بەڵام دەرکەوت کە حکومەتە بنکەفراوان نییە حکومەتێکی حیزبیە کەواتە ئەم دیدانە ئەم شۆڕشە یاساییە ئەگەر ئێستاش لە لای هەندێک لە حیزبە سیاسیەکان قبول ناکرێ دەستی پەنجەی تۆمەمان بۆ درێژ بکرێ ئەم دیدا بێ سەر بکرێت ئەمڕۆ بێیان سبەی بێ چونکە وڵاتانی پێشکەوت و ئاوایان هێناوە ناکرێ ئێمە تەڕە بوەستین یان بگەڕێنە دواوە لە حاڵتێکە کە ئەبێ هەرێمی کوردستان زۆر باش ئەستا لەمانش پرسیارمەیە بەڵام دێمە سەر ئەوە کاک شەفاعین جەناب دۆ سکرتێری پەرلەمان لەو کاتانەیە کە ئەو کۆبوونەوانەتان دەکرد هەندێک مەترسی لەسەر ئەو هەواڵە بڵاویەوە کە مەترسی لەسەر تیرۆرکردنی پێنج لە پەرلەمانتاران کە دوانیان لە دەستی سەرۆکایەتی پەرلەمانن جەناب لەگەڵ سەرۆکی پەرلەمانە هەبوو لە کۆبوونەوەی یەکەم خوێندنەوەی یەکەم و ئەو کۆبوونێش کە کرا بە خوێندنەوەی دووەم ئێوە جەنابەت کامیان زیاتر مەترسی لەسەر بوو لە کۆبوونەوەی دووەمە باز لەوەکەن کە لە شوێنی نیشتەجێبوونی خۆتەوە بۆ پەرلەمان سکۆرتێکی تایبەت کراون لە ڕاستیە ئێمە لە زیاتر لەسەر چاوەیەکەوە پێیان وتین کە یعنی سەلامەت نابن هەر مەرحەلەیەک هەر گۆڕانکاریەک هەر قۆناغێکی نوێ هەندێک قوربانی خۆی هەیە بۆیە بەسەر بەرزانە وتمان هیوادارین هیچ ئاڵۆزیەک دروست نەبێ بەڵام هەر ئاڵۆزێکی دروست بوو تازە ئێمە هاتوونەتە پێش تەڕاجع لەو ڕێکارە پێڕەوی و یاسایی خۆمان ناکەیت کە کردومانە بۆیە زۆر من بەش بە حاڵی خۆم زۆر بەلامەوە گرنگ نەبوو بە ئەندازی ئەوەی بەلامەوە گرنگ بوو کە لەگەڵ خوای خۆم و میلەتی خۆمان سەرڕاز بم لەگەڵ ئەو سوێندا سەرڕاز بم ڕازگۆ بم کە بەرامبەر بە خەڵکی کوردستان خواردومە زۆر گوێم لێ نەبوو من بەڵام سکۆرت کرای کێ بوونەوانی کە سکۆرتی ئەوەیان کرد
بەدڵنیاییەوە هەڵبەتە من هەر ئەو پاسەوانانی خۆم ئەو برانێ بەڕێزانی کە لەگەڵ مابوون هەر ئەوانم لەگەڵا بوون کە لە حاڵەتی ئاساییە چوومەتە پەرلەمانی کوردستان سیارەیەکی گولە نەبڕیان بۆ شێوەیە نەبوو لە ڕاستیە و ئێمە بۆ قورسێ نەمان گرتبوو یعنی بەڕاستی نازانم ئەو بەیانیە سەعات بە تەحدید سەعات 7:30 بوو لای خۆمانڵن کەچە سیارەیەکیان هێنا بوو من سیارێکی خۆم بۆ ئاسایی کەچە سیارێکیان هێنا بووتیان ئەمە گولە نایبڕێ دەرگاکانیمان بۆ نەکراوەوە شەڕ بوو ئیتر نازانم بالفعل گولە نەیە بڕیان نەیە بڕی زۆر مەبەستم نەبووی ڕاستی بێ وتیان کاکە بڕۆ ئێرە تا ئاچتە پەرلەمان و سوارەوەبین سوار سیارێکی خۆمان بوونیان زۆر خۆشتر و باشترە چوین و گوێشمان لێ نەبوو یعنی بەرنامەی پێشوەقت نەبوو بڵێن ئاوا بڕۆ چکم بڕیاروان نییە لە پایتەختی هەرێمی کوردستانە بڕیاروان نیە لە پایتەختی هەرێمی کوردستانە بسم الله بۆ دابنیشن و نازام سیارێک گول لە نەبڕۆ پێ بێ بۆ ئەوەی تەقاو لێ نەکرێ و چونکم ئێمە زۆر لەوە سادەتر هاتو چۆمانە کرد کە بترسین لەوەی گیانمان مهدەدە یان نا چونکم بەڕاستی گوێمان لێ نەبوو و ناشکرێ پایتەختی هەرێمی کوردستان ئەو نائەمین بێ کە خەڵکێک بتوانێت لە پایتەختی هەرێمی کوردستاندا بتوانێت خەڵک بکوژێ بە تایبەتی خەڵکێکیش ئەگەر نوێنەرانی خەڵکی کوردستان بن وا تەوەقوعمان نەکرد بە زووتمان لەوانەیە هەندێک ئەگەر کەسانێک هەبن بیانەوێت خوانەکە دەسوکایەتیەک بکەن یان هەندێک استفزازمان کەن زۆر دەوترێت نازانم ئەمانە من نەمەوێت تۆ بۆم پشڕاستکەیتەوە تا چەند ڕاستن ئەمانی کە هاتوون ئسکۆرتی ئێوەیان کردووە بە تایبەتی بۆ سەرۆکی پەرلەمان هاتوون کە بە سەلامەتی بیگەیەنە شوێنی مەبەست لەگەڵ ئەوەشدا دیارە جەنابیشت سکۆرت کراوی یا پارێزگاری لێکراوە باز دەوە دەکەن مەترسی کوشتنتان نەبووە ئەو ڕۆژە بەڵام مەترسی ئەوەتان هەبووە بە شێوازی لە شێوازەکان ئەو ڕێگەیانی کە ئێوە پێیانە دەڕۆن بۆ پەرلەمان قەرەباڵق بکرێنە ترافیک بۆی کە ئێوە درەنگ بگەنە بۆ کۆبوونەوە یا ئێوە نەگەنە کۆبوونەوەکە بەپێی هەندێ حیلە یاسایی لە پێڕەوی ناوخۆی پەرلەمانە ئەم کۆبوونەوەی پەرلەمانە بە شێوازێکی تر بەڕێوە بچێت کە ئێوە نەتوانێت لەناو کۆبوونەوەکەیان بەشدار ببن. من کاکە جەلال نەچوومە ناو تەفاسیلەوە ئەگەر ڕاستەوێ بە ئەندازێ ئەوەی بیست من نا بەدوای ئەو مەزوعانە زۆر ناچوو بەڕاستی بەدوای ناچووم ینی بە ئەندازێ ئەوەی کە من بیرم لەوە کردەوە لە کاتێکی گونجاوە بتوانین کە چینە پەرلەمان و دەسەی سەرۆکایەتی دابنیشین جارێکی کە گفتوگویەکی قسەکانی خۆمان بکەینەوە لە کاتی خۆیان کۆبوونەوەی پەرلەمان بکەین ڕاستە جۆرە لە گرژی دروست بوو جۆرە لەو گوتم لە چەند ڕێگاوە هەندێک قسەمان بۆ هات کە ئاوا بەم ئاسانیە کارەکان ناڕوا و تهدید دەکراین و ئەوانە بەڵام بڕان پێ بکە زۆر گوێم پێ نەدا بە ئەندازەیەوەی کە ئەمانویست کۆبوونەوەکە بکەین چونکە ئێمە ناچار مابووین ئەبێ ئەم پرسە کە پرسێکی یاساییە بەداخۆ دوایی بە تەحەدا ینی ئینکرا ئەم پرسە کە پرسێکی یاساییە ئەو هەموو هەوڵەمان بۆدا ئەو هەموو سەردانی پارتە سیاسیانەمان کرد کەسی یەکەمی پارتە سیاسیەکانمان کرد سەردانی بۆ ڕێزکار مەسعودمان کرد بە هەموو ئەمانە بە ئەندازەوەی ئەمانوت ئەمە پرسێکی یاساییە ئەبێ بە یاسا کاری لەسەر بکەین چارەسەری بکەین بە یاسا چارەسەری بکەین دیدم زیاتر من لەسەر ئەمە بوو بە شوێنەکانی کانە زۆر باشە من پێشەوە بچمەناوە بڕۆم پرسیارە لێکم بمەوێ بە خێرایی وەڵامەکەشم بدەیتەوە دوو شێوازی هەیە یەکێکیان فشارە یەکێکیان با بڵێن دەستخۆشیە یا سپاس و پێزانین ئایا بە مادی بە یا بە هەرشتێکی تر هەبێت کام لەم دوو بوارە لەسرت بوو بۆی کە واژۆکە نەکەیت واژووی کۆبوونەوەی یاسای هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم فشارەکان چۆن بوون و ئەگەریش نەتکردایە پێشنیارەکان چی بوون بۆی کە سپاس و پێزانین بکەیت بەڵام تکایە بە ڕاشکایی وەڵام دەور چکان بەرنامە ڕەنگە بەرنامەیەکی مێژوویە بۆ خۆی ئۆتۆماتیکی مێژووی باس دەکەیت وەڵام من لەوە کە ئەگەر واژۆکەم نەکردایە ینی پێم وترابێت کە خەڵات دەکرێن بەڵام من گوێم لە خەڵات نەبوو و لە مقابلی ئەوە ینی پێم وترا کە ئەو واژووە نەکەم بەڵام من جەختم لەوە کردەوە وەکو چۆن حاڵەتی یەکەم ڕەفز کرد حاڵەتی دووەمیش بەلام و هەر مەرفوض بوو بەوەی کە کۆبوونەوەکە بکرێ وەزع ئاوا بێ و چەند شتێک باسەکرا من هەرسوو بووم لەسەر ئەوەی کە ئێمە دەمێکەیە بەدەم ئەم پرسەوەین ئەم پرسە بێ یاسا چارەسەرکرێ و زەمەنیشی زەمەنیش ماوە ئێمە لە 23 حزەیرانە لە 23 شەشاکە کە خوێندنەوەی یەکەم بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستانەکەین لە بەردەممانە مێژوویەکی تر ماوە کە بەلانی کەما دوو مانگە هەر پارتێکی هەر فراکسیۆنێکی تر ئەتوانێت پێشنیاری خۆی لە پرۆژە یاساکە پێشکەشکە ئەتوانین لەوێ معالەجێکەین واتە 23 حزەیران
ئاموتوە 23 حزیران کۆتایی دنیا نییە خوێندنەوەی یەکەمە دوای ئەوە راپۆرت بۆ پرۆژه یاسا ئامادەکری ئەوە ڕێکاری پێڕۆین لە پەرلەمانی کوردستانە فشارەکانت باز نەکردبووە من فشارەکان چی بوو لەسەرت بەتایبەتی باز لە پەیوەندیکی تەلەفۆنی نێوان تۆ سەرۆکی حکوومەت دەکرێتەوە تەنانەت باسی پەیوەندی تەلەفۆنەکانی نێوان تۆ و جەنابی ئەمیری کۆمەڵی ئیسلامی دەکرێت من بەداخەوە بووم یعنی ئەو کات لە میدیاکانە پەیوەندیکی تەلەفۆنی ئێمە و بەڕێ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بە گەورە مۆزوعەکە باسکرا نەمزانی ئەم بابەتە چۆن یعنی دزەی کردووە چۆن باسکراوە چۆن گەشتە دەستی یعنی میدیاکاران و بابەتەکان گەورە کرد چونکە ئێمە ڕۆژانە و پەیوەندی تەلەفۆنانەمان هەبوو بۆ ئیشوکارەکانی پەرلەمانی کوردستان گفتوگوی ئەومان کرد کە چی بکرێ بۆ ئەم یاسایە باسمان لەوە کرد ئێمە هەوڵێکی زۆرماندا کە بە سازان ئەم بابەتە چارەسەر بکەین و بە یاسا بەداخەوە ئەو مت کە بەداخەوە پرۆژه یاسا لەلایەن فراکسیۆنی زەردەوە پێشکەش نەکرا پەیوەندی تەلەفۆنیەکەم بۆ بکە چی بوو ئەمە قسەکانن پرۆژه یاسا پێشکەش نەکرا ئێستاش کۆتایی دنیا نییە ئێمە پرۆژه یاسانەی کە 4 فراکسیۆن پرۆژیان پێشکەش کردووە ئێمە ئەم پرۆژانە خوێندنەوەی یەکەمیان بۆ بکەین ئەتوانین لە ئایندا پرۆژەی تر ئەگەر فراکسیۆنی زرد پرۆژەی هەیە بۆ پرسی بۆ معالجی پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان هەمواری ئەو یاسایە ئەو پرۆژەیەش بهێنرێت لە ئامادەکردنی راپۆرت تا لەوێ ئامادەکرێت پەیوەندیشم لەگەڵ قەناعەت بە سەرۆکی حکوومەت کرد لە پەیوەندی تەلەفۆنیەکەیە نا بە دڵنیاییەوە حەز ناکەم زۆر بچمە سەر ئەو مۆزوعە چکم جۆرە لە حەساسیت دروست بووە لە پەیوەندی تەلەفۆنیەکەی نێوان ئێمە و بەڕێ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان نامێ بچمە سەر ئەوە چونکم ئەو کۆمەڵی بابەتی باسەکرد کۆمەڵی بابەتی یاسایین باسەکرد کۆمەڵی بابەتی یاسایین باسەکرد بە دڵنیاییەوە سوور بوو لەسەر ئەو هینەی خۆی کە هەیە بوو و دیدەی خۆی کە هەیە بوو و من سوور بووم لەسەر ئەوەی کە ئێمە لە پەرلەمانی کوردستان ئەمە کاری ئێمەیە و ئێمە بێ ئەم کارانە بکەین تۆ لەسەر کۆمەڵی ئیسلامیش ئۆکەیت لە ئەمیری کۆمەڵی ئیسلامی وەرگرت بۆی کە واژۆیە بکەیت پرسی ئێمە ینی بۆ بەرچاوڕۆشتنی بەڕێست و بینەرانی خۆشەویست ئەندامانی پەرلەمانی کوردستان بە منیشەوە لە فراکسیۆنەکەی پەرلەمان فراکسیۆنی کۆمەڵۆ بە ئێمە شێوەکو سکرتێری پەرلەمانی کوردستان ینی ئێمە دەستکراوە کرد دەستکراوە بووین ئەوە نییە بۆ هەموو سەخیرە و کەبیرەیەک بگەڕینەوە بۆ حیزب و حیزب تۆجیهمان بۆ دەرکات بە ئەندازەی ئەوەی کە بابەتی هەستیار و چارەنووسازی نەتەوەی نیشتیمانی ئەو کاتە لەگەڵ سەروی خۆمانە کە ناوەندێکمان هەبوو ناوەندی پەرلەمان حکوومەتە کاندامێکی مەکتەبی سیاسی سەرپەرشتیە کرد لەگەڵانە گفتوگۆمانە کرد ئێمە بۆم پرسە لەگەڵ بەڕێز مامۆستا عەلی باپیر لە گفتوگۆ بووین و پرۆژە یاساکانمان لە ڕۆژانی ڕابردووە پەسەندکردنی مەکتەبی سیاسی و بەڕێز ئەمیری کۆمەڵی ئیسلامی و ئێمە پرۆژە یاسامان پێشکەش کردووە واتە ئەوەی کە 23 حزیران خوێندنەوەی یەکەمی بۆ ئەکرێ بریتیە لەو پرۆژە یاسایانەی کە 4 پارتی سیاسی لە مەکتەبی سیاسی و کەسی یەکەمی حیزبەکانەوە دەرچووە ئەوە دیدی ئەوانە بۆ پرسی چارەسەری سەرۆکاتی هەرێم بە یەکێتی نیشتیمانیشتەوە کە سێ پرۆژەی تازەی پێشکەشەکەوە پرۆژەی هەبووە بە یەکگروپی ئیسلامیشتەوە بۆ کۆمەڵی ئیسلامیشتەوە بە بزوتنەوەی گۆڕانیشتەوە ئەوە دیدی ئەوان بۆ هاتوتە فراکسیۆنەکان و من دوایەوەی کە لەگەڵ جەنابی مامۆستا قسانەمان کرد کە مامۆستا ئەمە خوێندنەوەی یەکەمە بۆ ئەو پرۆژە یاسایی کە لەلای بەڕێست و مەکتەبی سیاسی ئۆکەی بۆ کراوە ئەمە ئەوەیە وبالفعل ڕەزامەندی هەبوو لەسەر ئەوەی کە ئێمە کاری یاسایی و ئاسایی خۆمانەکەی سپاس بینەرانی عزیز ناوەڕێکی کورد وەردەگرم و دەگەڕێمەوە وڵاتان بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان دووبارە سڵاوتان لەوێ بینەرانی عزیز من دەمویست بڕگەی دووەمی ئەم بەرنامەیەم ببەمە یان بینای پەرلەمانی کوردستان یان ببەمە نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستان بەڵام بەداخەوە دیارە جەنابی سکرتێری پەرلەمانی کوردستان ڕازی نەبوو و لە بارگایکی کۆمەڵی ئیسلامیان بەرنامەیەم تۆمار کردو من دەمەوەی لێ بپرسم کاکشێخ بۆچی نەتویست ئەم بەرنامەیە لەو دوو شوێنە تۆمار بکەین یا بۆچی ئێستا سەردای لەو دوو شوێنە ناکەیت بە دڵنیاییەوە لای من خانووی یەکەم و گەورە پەرلەمانی کوردستانە دوای نووسینگەکانی پەرلەمانە لە شار و شارەچکەتانە هەمویان بۆ منوەکو یەکوایە سەردانی پەرلەمانی کوردستانەکەم سەردانی نووسینگەکانی پەرلەمانی کوردستانم کردووە
سلێمانی لەبەرەوەی لێم نزیکەوە سێ لە سلێمانی نیشتە جەمسەدان نووسنگی سلێمانیم کردووە بۆچی ئەم بەرنامەمان لە هەولێریان لە سلێمانی نەکرد زۆر ئاسایی بوو لە نووسنگی هەڵەبجە بیکەین یان نووسنگەیەک لە دهۆک یان لە سۆران یان لە هەولێر لە نووسنگی تایبەتی خۆم یان لە سلێمانی بەنسبەت من و ئاسایی بوو بەڵام من بەرنامەیەترم لە نووسنگی سلێمانی کردبوو هەولێریش تۆزە دوورە لە سلێمانەوە ئەمان توانێ بچین بۆیە بۆی خوێندنەوەیەکی بۆ نەکرێ کە سکرتێری پەرلەمان ئێستا مڵکە لەسەر نووسنگی سلێمانی من مڵک نیم لەسەریش نووسنگێکی پەرلەمانی کوردستان بە ئەندازەی ئەوەی کە مڵکم لەسەر پەرلەمان باڵەخانی پەرلەمان لە هەولێر و لەسەر سەرجەم نووسنگەکانی بۆی پێم باش بوو ئەم بەرنامەی ترم لە شوێنێکی ترابێ ئێرە گونجاوتر بوو بۆ ئێوە و لە ڕووی چیزە ئیش و کارتانەوە ئەگینە ئەمان توانی بیبینە باخێک لەسەر شاخێک لە دەشتێکە لە شوێنێکە کە گونجاو بێ گرنگ ئەوەیە تۆ پرسیارم لێکەیت و من صادقانە وەڵام تێ زۆر باشە من مەقطعێکی ڤیدیۆ حاضر کردووە لە خوێندنەوەی یەکەمە بۆ هەموار یاسای سەرۆکایەتیارە من نەمەوێت گوێ بۆ هەندێک لە قسەکانی خۆت بگری گەر شتی کەوتویت یانێ بەڵام بزانم چیت بیر دەکەوێتەوە بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان پوختەی دانیشتنی ژمارە 16 لە بەرواری حەڤەی 6 2015 بەم شێوەی خوارەوە بوو یەکەم دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمانەوە دووەم خوێندنەوەی پوختەی دانیشتنی پێشوو هەروەها خوێندنەوەی ناوی ئەندامانی پەرلەمان ئامادە نەبوو و ئامادە نەبووی لیژنەکان لەلایەن سکرتێری پەرلەمانەوە سیام پەسەندکردنی گفتوگۆکردن لەسەر کار و چالاکیەکان و کێشە و گرفتەکانی ئەنجومەنی کۆمسیاران لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی لە کوردستان عراق زۆر سپاس ئێستا ناوی ئامادەنەبوانی کۆبوونەوەی پێشووی پەرلەمان بخوێننەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان ناوی ئەندامانی پەرلەمان کە لە دانیشتنی ژمارە 16 ئاسایی لە بەرواری حەڤەی 6 2015 مۆڵەت پێدراو بوون یان بەبێ مۆڵەت ئامادە نەبوون بەم شێوەیە خوارەوەیە یەکەم ئیدریس عەلی ئیسلام مۆڵەت دووهەم ئەنەس محەممەد سێهەم ئەیوب کە شەفەرنەوە لێ بپرسم ئێستا چیت بیر دەکەوێتەوە کاتێک کە بە تایبەتی لە قوتێک لە ناو پۆڵی کۆبوونەکان کاتێکی زۆر هەستیار بوو بۆ زۆر لە کەشێکی زۆر تونگی سیاسیە و تونگی دەرونیە و چاوەڕێەوە کرا کە ئاڵۆزی دروست ببێ بۆ یەکەم جار لە پەرلەمانی کوردستانە فراکسیۆنێکی گەورەی پەرلەمانی کوردستان لە ناو هۆڵی پەرلەمانە و جوودیان نییە کە فراکسیۆنی پارتیە کە لیوا بەداخەوە پارتی لە پەرلەمانە خۆی کرد بە میوان ئەو کات لەگەڵ ئەو فراکسیۆن و ئەندام پەرلەمانانەی کە لەگەڵیان نابوون کە بواە بەهاتنایە لە کۆبوونەوەی پەرلەمانە مناقەشەی بابەتەکانمان کردایە بەڵام بەدڵنیاییەوە لە پەرلەمانی کوردستانە بایکۆتی کۆبوونەوەکان شتێکی ڕێپێدرا بووە بۆیە کاتێکی ناخۆش بوو بەڕاستی ئەوەی کە ئەو کاتە ئەبینرا و ئەو تاکبوونەوەی پارتی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانی لە پەرلەمانی کوردستان کارێکی نامۆ بوو و بۆ یەکەم جار بوو لە پەرلەمانە ئاوا هۆڵی کۆبوونەوەکان بەجێ دێڵن وەکو میوان تەماشای خۆیانیان کرد بەداخەوە وا دیار بوو لەوێەوە وا دیار بوو لەوێەوە ئیرادەیەکیان هەبوو هەرچەند ئێمە دواتر لەگەڵ وەرز جێگری سەرۆکی پەرلەمان و لەگەڵ فراکسیۆنەکانە قسەمان کرد کە دروست نییە یان نییە فراکسیۆنێکی گەورەی وەکو فراکسیۆنی زەرد کە 38 کورسی پەرلەمانی هەیە و بابەتێکی یاسایی ئەو هەموو دەنگەتان هەیە و ئەو هەموو دیدو بۆ چوونەتان هەیە بایکۆتی کۆبوونەوە بکەن وەرن لەوێ بە ڕێکارە یاسایی و پێڕەویەکان مناقەشەی هەر بکەن کە خۆتان ناتانەوێت کە دیری حیزبەکەتان بەو شێوەیە وی بەداخەواڵێم لەوێ ئاڕاستەیەکی حیزبی تۆخم بینی کە کاتێکی ناخۆش بوو و دواییش هەر ئەوە بۆ هەڵگیرا تا لە 12 دەیە لە 2015 ئەو ساڵەیە ئەو کاران بەسەر و پەرلەمانە هێنا پەرلەمانیان هەر چۆڵ کرد نەخۆیان لێهاتنە دەرەوە هەرتاوا چۆڵیان کرد لە کۆبوونەوەی یەکەمی خوێندنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم هەمواری یاساکە لەگەڵ خوێندنەوەی دووەما کە چوویتە ناو پەرلەمانەوە ناوبینەی پەرلەمانەوە ساعات چەند ڕۆشتی و چەند جیاوازی ڕۆشنت هەبوو لەگەڵ ڕۆژانی ڕابردوودا کە دەچووی بۆ پەرلەمان و باز لە ینی بوونی هێزێکی جیاواز دەکرێت لە ناو پەرلەمانە کە بەجلی مەدەنیوە لێوە بوون تەنانەت یەکێک لە پەرلەمانتارەکان باز لەوە دەکە دەڵێ خۆزگە ئەو ڕۆژەیەک لای دەبوویەوە زۆر ینی تونیش بواە هەر ئەو پەرلەمانتارانی لێوە بوون دەکوژان دۆخی هەرێمی کوردستان نەدەگەشتێرە دۆخی ناو پەرلەمان چۆن بوو باز لەوە دەکەن کە هێزێکی مەدەنی لێوێ بووە
من لە حاڵەتی ئاساییە زوو ینی ئەچوومە نووسنگی پەرلەمانی کوردستان و کاری من لە ناو بینایی پەرلەمانی کوردستانە بووە و پەرلەمان کاتێک کارایە سکرتێری پەرلەمان سەری قاڵە زۆر مەشغوڵە کاتێک پەرلەمان کارانیە ئەو کارانەی ناو پەرلەمان نامێنێ زیاتر کەوتە لای سەرۆکی پەرلەمان و جێگری سەرۆکی پەرلەمان ئەو دوو ڕۆژە من زوو چوومە پەرلەمانی کوردستان بڕوامەوە بوو بە کاتژمێرێک زیاتر ئەنی زووتر کە ڕۆژانی ترە چوومە پەرلەمانی کوردستان کەوتەوانم بڵێم ئەو بۆەوەی منیش ئەو زانیاریی کە لای منیش بوو ڕاستە لەوەی کە هەوڵێکە بوو ئێوە دووا بخەن ئەزانی چۆنە ئێمە کۆبوونەوە دانیشتەکانی پەرلەمانی کوردستان دایم لە سەعات 10 بە دواوە داندا بۆ بڵێ ترسێکیشە بوو لەوەی کە هەتا ڕێگری بکرد لە ئەندامانی پەرلەمانی کوردستان لە شار و شارچکەکانەوە نێن بۆ ئەوی نیساب تەواو نەبێ چونکە بەداخەوە کاتە بوو بە یەکێک ینی ئاخر وەرەقە کە لەلایەن حیزبێکی دیاریکراوە ڕائکێشرا برێتی بوو لەوەی کە نیسابی کۆبوونەوەی پەرلەمان تێک بدرێ و لە 19 ئابیشە نیسابی کۆبوونەوە تێک بدرێ نیساب تەواو نەبوو 56 ئەندامی پەرلەمان لە ژوور نەبوو بۆ نەتوانرا کۆبوونەوەکە بکرێ لە زیاترەوەی لە کۆبوونەوە بە دەنگدان بە گفتوگۆکردن بابەتێک لای کرێتەوە بە مقاتعەکردن بە تێکدانی نیساب بەداخەوە کە ئەو حاڵەتە هەیە ئەوە بوو ئەگینا ئێمە وەکوتم بۆ حاڵەتە ئاساییە هاتین و من لەبەرەوەی کە زۆر سەرقاڵی ئیشوکارەکانی خۆم بووم لەو کاتەیە ئاگادار نەبووم لەوەی کە ئایا هێزی تر هاتووە چۆن هاتووە چی نەهاتووە بەڵام ئەندامانی پەرلەمانی کوردستان هەر کەسێک سێ پاسەوانی هەیە و پاسەوانەکان ئەکرێ بە جلی نظامی و هاتبوونە پەرلەمانی کوردستان کە ئەوی شوێن تایبەتی خۆیانیان هەیە یان بە جلی ئاساییەوە پۆشاکێکی تریان لەبەرابوو بێ هاتبن 111 ئەندامی پەرلەمان جگە لە سەرۆک و جێگر کە ئەو ژماری پاسەوانەکانیان زۆرە ئەوکانی کە سێ پاسەوانیان هەیە باشی و خوێندنەوەی خۆتە یان زانیاری هەتە ئێمە ینی خەبەر بوون پێمانە درا ئەوترا لە دەروی پەرلەمانی کوردستان کەسانێک هەن و لە ناو پەرلەمانی کوردستانە خەڵکانێک لە دەستگا ئەمنیەکان هاتوونەتە پەرلەمانی کوردستانەوە بۆ تێکدانی وەزعەکە هەر یەکێک لەوانە بەڵام زۆر بەدوایەوە ئەو بابەتانە نەچووم ئەوەی کە مەبەستم بوو من ئەگەمە نووسنگی تایبەتی خۆم و لەگەڵ بەڕێز سەرۆک و بەڕێز جێگری سەرۆکە دانیشین و لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان دانیشین ئەم زیاچی نەکۆبوونەوە ئەو ڕۆژە لەگەڵ جێگری سەرۆکی پەرلەمانە دانیشتیت چیتانوت کام ڕۆژیان هەردوو پێش هەردوو خوێندنەوە بەڵێ بە تایبەتی کۆبوونەوەی 19 ئاب سەعات 8 لەسەر داوای منوتم بە کۆبوونەوەی دەسێ سەرۆکایەتی بکەین بەڕێز سەرۆکی پەرلەمان و جێگری سەرۆکی پەرلەمان لە نووسنگی تایبەتی سەرۆکی پەرلەمان دانیشتین یعنی زۆر متەفاهیمانە ینی پرسەکەمان گفتوگۆ لەسەر کرد چی بکرێ پارتە سیاسیەکان بە دوور لە هەر ڕێکارێکی پێڕێوی و یاسایی بەداخەوە بڕیارێکیان دابوو کە کۆبوونەوەی پەرلەمان تەئجیل بکرێ بەداخەوە نا بیستمان لێ ئیعلام و بیستمان بەڵام بەسەر لە ڕاگەیاندرابوو بە تەلەفۆن تۆ هیچ پەیوەندیەک لەگەڵ سیاسیەکانی ئەو شەوە کە لە کۆبوونەوە یابوون تەنانەت نا من ئەو شەوە شەوی 19 من لەگەڵ بەڕێز سەرۆکی پەرلەمان و جێگری سەرۆکی پەرلەمان و لەگەڵ سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ و فراکسیۆنەکانی کەش بە تەحدید هەندێک پەیوەندی تەلەفۆنیمان هەبوو بۆ ئەو بابەتە بۆ بابەتی کۆبوونەوەی بەیانی ئەگینا بۆ شێوەیە نەبوو بۆیە ئێمە دانیشتین سەعاتێک کۆبوونەوەمان کە دەستی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان دوو ئەگەرم خستنە بەردەمیان دوو ڕێکاری پێڕەویم خستە بەردەمیان بۆ کۆبوونەوەی 19 ئاب کە ئەوانیش ڕێکاری یەکەم ئەوەیە بە نقطە نظام کۆبوونەوە کە تەئجیل بکەین لەبەرەوەی پارتە سیاسیەکان ڕێکاری میکانیزمی دواخستنی کۆبوونەوەیان نهێناوە کە لەگەڵ ئەوە پێیان چارەسەر ناکرێت ئێستاشی لەسەر بێ پارتە سیاسیەکان نەیانتوانیوە پرسی سەرۆکاتی هەرێم چارەسەر بکەن کە پەرلەمانی بۆ بکڕا ئێمە بە یاسا چارەسەریکەین گەشتبوونە ئەوەی دوایەوەی کە ینی زەحمەتێکی زۆریان کێشا بوو شەوگارێکی درەنگا دانیشتبوون هەتا سەعات 6 بەیانی لە کۆنگرێکی ڕۆژنەمەوانیە معیلم ئەوانەی کە لە کۆبوونەوەکە بوون لەگەڵ ڕێزم بۆیان ئەندامی پەرلەمان بوون یان ئەندامی پەرلەمان بوون پێشتر یان بە ئاگا بوون لە بابەتی یاسایی بە پەرلەمانی کوردستانیان نەوت بوو ئەوە نەهاتبوون یەکێ لە ئەندامانی دەستی سەرۆکاتی پەرلەمان بانکن یان سەرۆکی فراکسیۆنی بانکن بۆ ناو کۆبوونەوەکانی خۆیان باشە لێ بڕیار لەناو با کۆبوونەوەکە لە کۆنگرێکی ڕۆژنەمەوانیە بۆ پێشچاوی میدیا نەگوە لای دەستی سەرۆکاتی پەرلەمان کۆبوونەوەی ئەمڕۆ تەئجیل ببێ تا ڕۆژی یەکشەمە کە ڕۆژی چوارشەمە تا ڕۆژی یەکشەمە وەکو ئەوەی کە ڕۆژی یەکشەمە ئاسای سحریان پێ
20 یەکشەمە و 100 یەکشەمەش ڕۆی هەر پێیان چارەسەر نەکرا بۆ ئەو کاتە بەڵێ ئێمە دەستی سەرۆکاتی پەرلەمان کۆبوونەوەمان کرد و نزیک گفتوگۆمان کرد و دوایەوەی کە نیسابیش تاو نەبوو هەردیشان دانیشتین و گفتوگۆمان کرد بە حاڵتێکی ئاسایی وەرمانگرت کە جاری تریش هەبووە لە پەرلەمانی کوردستانە نیساب تاو نەبووە کۆبوونەوەمان نەکردووە. زۆر باشە کاکشەفەردین باز لەوە دەکەن کە ئەو شەوە پەیوەندیەکی تەلەفۆنی لە نێوان سیاسیەکان و سەرۆکی پەرلەمانە هەبووە بەڵام ئەگەر پیان وتووە کە کۆبوونەوە نەکرێت ئەگەر بۆ نمونە لە ناو کۆبوونەوەی سیاسیەکانە پەیوەندی تەلەفۆنیان لەگەڵ تۆی بکردایە بەسێبەتی بۆ نمونە گەرە میری کۆمەڵی ئیسلامی تەلەفۆنی بۆ بکردیتە پێوتایە جەنابی سکرتێر ئێمە بڕیارێکی وامانداوە کە ئەم کۆبوونە سپێنێتە ئەجیل بکرێتەوە واژۆت نەدەکرد بۆ کۆبوونەوە یا هەر دەکرد واژوی کۆبوونەوەکە کرابوو و کۆبوونەوەکە لەسەر داوای ئەندامانی پەرلەمانی کوردستان بوو کاکە ئەمە کاری پێڕەویە کاکە ناکرێت سیاسیەکان قسە سیاسی مجاملە سیاسیەکانی خۆیان بفرۆشنەوە بە یاسا و بە پەیڕۆ لە پەرلەمانی کوردستانە کە خۆیان ئەم یاسا و پەیڕۆوانیان کاتی خۆی داناوە ژمارەی یاسایی ئەندامانی پەرلەمانی کوردستان داوایان کردووە بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان کە 90 ئابی 2015 ویلایەتی بەڕێزیان تەواو ئەبێ دانیشتنێ بکرێ هەمواری یاسا بکرێ بە یاسا چارەسەر بکرێ ئەمە ڕێکارەکانیەتی ئەگەر بە منیان بوتایە وەرە کۆبوونەوەکە لێ پێمەوتن کە چی بکرێ ئەگەر بە پەیوەندێکی تەلەفۆنیش پێیان بوتمایە ئەموت بەڕێزان ئێوە ئەم پرسە بۆ فراکسیۆنێکی دیاریکراوەکەن بۆ پارتێکی دیاریکراوەکەن کە ئێمە دەمێکەیە زیاتر لە 8 مانگە خەریکی ئەو پرسین تکاتان لێ یەکەم بۆ فراکسیۆنەش بڵێن و بۆ پارتە سیاسیش بڵێن میکانیزمیان بۆ دیاری بکەن بڵێن بەم میکانیزمانە کۆبوونەوەکە باتە ئەخیر ببێت ئەگە پێیان بوتمایە تەلەفۆنیان بۆ بکردمایە نەمێژ ڕۆژەکان بگاتەوە بەم ڕۆژگاری کە ئێستا پەرلەمانی بۆ پەخرا کە بڕوام وا بوو پرسی سەرۆکایەتی هەرێم پەرلەمانی بۆ پەخرا وەکو بیانوێکی گەورە بوو بەدەستەوە ئەگینا ئەم ڕیتمە و ئەم فۆرمە لە کاری پەرلەمانی خولی چوارەمی پەرلەمانی کوردستان بەلای حیزبی باڵا دەست لە هەرێمی کوردستانە نامۆ بوو یعنی ئەم شێوە چونکم بەڕاستی لە خولەکانی پێشووە بەم ڕیتمەی ئێستا و بەم نەهج و میکانیزمی ئێستا لە چاودێریکردنی حکوومەت لە وریایی چاوکراوەیی و دەستبرتن بۆ پرسی هەستیار باز لەوە دەکەن نەکراوە لە ڕاوێژەفەرین باز لەوە دەکەن کە پێش بەخستنی پەرلەمان پێش تەنانەت کۆبوونەوەی هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم چەند جارێکیش هەڕەشەی ئاودیکردنی سەرۆکی پەرلەمان و تۆ دراوە بۆ ئەم دیوی دێگەڵە یان بەخستنی پەرلەمان من بەنسبەت خۆمەوە بۆ خۆم نەمبیستووە یعنی بۆ سەرۆکی پەرلەمانچی ئەبێ ئەوە لە بەڕێزیان بپرسی کە ئایا بۆ شێوان کراوە بەڵام جارێک هەمواری یاسای خوێننی باڵا و توێژینەوەی زانستیمانە کرد نزیکی 20 ڕۆژ لە مناقەشەی لە گفتوگوی بینی فراکسیۆنەکانە بووین تا بە سازان بگەینە دەرەنجام و نەتیجەیەک لە ڕێگای لە ڕێگاکان و خەبەرێکمان بۆ هات ئەگەر ئاوا بکەن وا دیار بوو ئەو دیدێک کە گەڵاڵا بوو لە بەرژەوەندی کەسێکی دیاری کراویان دیاری کراو نەبوو وا بڵێم بێزان کۆکان سەر بۆ وەزارەتی خوێننی باڵا بن باڵێ بێ سەر بۆ وەزارەتی خوێننی باڵا بن لە بەرژەوەندی نەبوو خەبەرێکمان بۆ هات ئەگەر ئاوا بکەن ئابەم شێوە بم میکانیزمە بڕۆن پەرلەمان داخین ئەمە ئێشتا دوای 6 مانگ پەرلەمان دوای 6 مانگ پەرلەمان داخرا یعنی ئەو کات شتێکی وانە بە گوێمانە وا دیارەکە کە جەلال لە لای حیزب باڵادەستەکانی هەرێمی کوردستان پەرلەمان باڵاترین دەسەڵاتی یاسادانان و مەرجەعی سیاسی و شەرعی هەرێمی کوردستان نییە مەکتەبی سیاسی حیزب باڵادەستەکان مەرجەعە زۆر بەداخەوە لە کاتێکە کە ئەبێ دیت و عەقڵمان وا فراوان ببێ پەرلەمان مەرجەع بێ نەک بارەکەی حیزبەکان حیزبە سیاسیەکان دیدی خۆتان بنێرن بۆ فراکسیۆنەکانتان پەرلەمان بە ماڵی گەورە بێ چونکە من ناتوانم ماڵی یەکێک لەو حیزبانە بە ماڵە گەورەکە بزانم کاکشێخ ئێوە لە ئێستا داوانی کە بە تایبەتی لە 4 لایەنەکە کە پرۆژەکەتان هەبوو زۆر باس لە یاسا سەروەری دەکەن من پێشەوەی پرسیارە ئەساسیەکەت لێ بکەم دەمەوێت لە ڕستەیەکە وەسفی دۆخی ئێستی هەرێمی کوردستان بۆ بکەی لە ڕووی یاسایی سیاسی داراییەوە لە بۆشایەکی گەورەی یاساییە هەرێمی کوردستان و پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان ماوەی بەسەرچوون یاساییە تا ئێستا و ئەو ڕێکارانی کە بۆیان دۆزیوەتەوە ئەمری واقعیانەوە بڕیاری ئەنجومەنی شورای هەرێم هیچی یاسایی نین لە ڕاستیە باسی ئەمری واقعەکەن ئێمە پەرلەمان هەیە یاسا هەیە چ پێویست بووە کاوکو ئەمری واقعەکەی هەرێمی کوردستان تابی نەقاقەی نقم بووە لە قەیرانە
هەرچی پرۆژەیە کە ناوێنن پرۆژەی چاکسازی لە هەرێمی کوردستانە هەمووی وەرەقەی سوتاوە بەبێ پەرلەمانی کوردستان مەرجع لەوەیە ئەتوانم بڵێم لە قەیرانێکی گەورەی یاساییان لە هەرێمی کوردستاندا حکوومەت هیچ چاودێرێکی لەسەر نییە کە پێی بڵێ بۆ واکەی یان بۆ واناکەی زۆر باشە بۆ هەرێمی کوردستان قەیرانەکانی زۆر قوڵن ئێستاش کە جاروبار باسەکرێ باسی سەربەخۆی هەرێمی کوردستان ئەکرێت کە ئەوە خەونی لەمێژینە و هیوا و ئاوایەتی هەموو تاکێکی کووردە ڕاپرسی بکەین و قەڵارەی سەربەخۆی خۆمانمان هەبێت دەوڵەتی سەربەخۆی خۆمانمان هەبێت سربەیەکی ئەو پرسانە هەمووی ئەبێت لە پەرلەمانی کوردستانە بڕیاری لێ زۆر باشە کەواتە ئەگەر بە یاسا لە پەرلەمانی کوردستانە باسی ڕاپرسی ناکرێ لە ڕێگایەکی تر باس ناکرێ کەواتە ئەگەر ئەو هەموو بابەتە هەستیاری لە هەرێمی کوردستانە هەیە لەسەر یاسا پەکی کەوتووە لەسەر پەرلەمان پەکی کەوتووە پەرلەمانی بۆ کارا ناکرێتەوە نانەوێت یاسا سەروەر بێ دەیانەوێت هەر حیزب سالار بێ هەر حیزبۆکراتی بێ وەکو خۆیانەڵێن نەک دیموکراسی من دێمە سەر ئەو ڕۆڵەی پەرلەمان و پرسی هەڵبژاردن و سەربەخۆش بەڵام دوای ئەو ڕاستەی کە لەسەر وەسفی هەرێمی کوردستان دۆخە سیاسی و ئابووری داراییەکەی کە کردت ئەمەوەی پێت بڵێم ئەگەر بتانزانی باە دۆخی هەرێم بە ئێستاگا یاسا شکێنیەکتان بکردایە یا با بڵێم یاسایەکتان پێڕەو نەکردایە ئەو کاتە نەخشکێنی باشتر نەبوو لەوەی کە ئێستا ڕەنگە بەدەیان یاسای تر پێشل کرابێ یاسامانەی ئێستا وا دەکەی تەواو بووە و کاری پێ ناکرێت باشتر نەبوو لەوەی کە ئێستا دۆخی هەرێمی کوردستان کە بە بڕای زۆرێک لەو چوار لایەنە هەمووی هۆکاری یاسای سەرۆکایەتی هەرێمە کە ماوەکەی بەسەرچووە قەیرانی سەرۆکایەتی هەرێمە باشترنەوە نەبوو کە خەڵکی هەرێمی کوردستان ئێستا وای لێبێت ئێوە دەزانن ئێستا خەڵک خەریکە پێتان دەڵێ با بە واز بێنن با ئەوان بۆ خۆیان چاکیکەنەوە بەزنیە ژیانی خەڵک چاکتر دەکەنەوە لەوەی کە ئێستا هەیە ئێوە هیچ لەم قسانتان بیستووە پەشیمان نین لەوەی کە ئەوەتان کردووە و ئەمەش ئەنجامەکەی بوو بە دڵنیاییەوە پەشیمان نین لەو کارە یاساییانی کە کردووانە لە پەرلەمانی کوردستان ئەبێ خەڵکی کوردستان بۆوان ئینشاءڵڵە هەرواشە بن خەڵکی کوردستان هەرێمی کوردستان زۆر لەوە ژیرتر بن کە بزانن کێ سەرچاوی گیر و گرفتەکانە وەکێ کێشە دروستەکە وەکێ ئەو هەموو قەیرانەی بۆ تاکەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست کردووە پەرلەمانی کوردستان دروستی کرد یان حیزبە باڵادەستەکان لە هەرێمی کوردستانە دروستی کرد کاتی ئێمە لە پەرلەمانی کوردستان بووین فەرمانبەرانی هەرێمی کوردستان دوو موچیان پێ نەدرا بوو کە حکوومەت قەرزاریان بوو بەڵام کاتێکە 12 پەرلەمانی 2015 پەرلەمان داخرێ ئەوە 4 مانگی ساڵی 2000 ساڵانی ڕابردوو ئەوە ئێستا چەند مانگی موچەی خەڵک قەرزارن لەبەرەوە لە دووری پەرلەمان ئەم کێشانە دروست بوون نەک پەرلەمان سەرچاوی قەیران بن نابێ ئێمەش بەم دیدە کار بکەین کاتێ پارتێکی سیاسیان دوان بیانەوێت ئەم هەموو تەخشان و پەخشان و گەندەڵی و ناڕۆشنی لە داهاتی هەرێمی کوردستانە هەیە بۆ خۆیانی ببن خۆیان پڕ و خەڵک قڕ بێ ئەبێ خەڵک لێ بێدەنگ بێ ئەبێ پەرلەمان بێدەنگی هەڵبژێرێ ئەگەر هەنگاوێکی یاسایی و پێڕەویشی پێڕەو کردبوو وا پێشیان خەڵک بدرێ وا لە خەڵک تێبگەێنرێ کە هەڵەی ئەمان بوای کرد کە خەڵک موچی پێ نەدرێ هەڵەی ئەمان وای کردووە کە ئەمە نەبێ ئێمە نەکەڵە نەبووین ئەوە بریتە لەو سیناریۆ و لەو کارە ناجوانەی کە پارتە سیاسی دەسەڵاتدارەکان لە هەرێمی کوردستان هەیەکەن ژیانی خەڵکەکە نەمەترسیەوە بۆ ئەوەی شەریعەت دەن بە کارێکی نایاسایی کە کراوە کاکە ئێمە کاتی خۆی گوتومانە پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان با بە یاسا چارەسەر بکرێ کاکە دوای 10 ساڵی کەژێ بە هەر بە یاسا چارەسەری بکەن یعنی غیر یاسا ئێمە چیمان کردایە زۆر باش مجاملە لەمان کردایە بەڵام ڕەنگە سبەینێ دوو سبەی کەوادەی یاسایی پەرلەمانی کوردستان تەواوە بێ و ئێوەش تاو کاتە ڕەنگە نەگەڕێنەوە ناو پەرلەمانی کوردستان یا پەرلەمان کاران نەکرێتەوە ئەو کاتە بە پاکێجێکی زۆر ئاسان ڕەنگە لایەن سیاسیەکان ئەوان نشی کە پرۆژە یاسایان هەبوو ناچار بن هەردوو لا تەمەنی هەم سەرۆکایەتی پەرلەمان هەم سەرۆکایەتی هەرێم بە پاکێجێک بە ڕێکەوتنێکی سیاسی دوجاریش یاسایی تەمەنی درێژکەنەوە هیوادارم نتوانن باگراوندی یاسایی بۆ کارێکی نایاسایی بکەن واتە نتوانن بیشەرعێنن بە هەر ئاخارێکی تری بن ئەوە ئۆباڵێکەوەیتە سەرشانی و حیزبە دەسەڵاتدارانی کە هەرێمی کوردستانیان بۆ ئاقارا بردووە بۆ بۆی ئەم حاڵەتی ئەمڕۆتی کەوتوین بۆ هەر حاڵەتێکی تازەشکێتە پێشەوە قسەی تازە هەیە بەڵام بە دڵنیاییەوە لە ئێمە نابیستی کە پێچوانەی پێڕەوی خۆی پەرلەمانی کوردستان و یاسا بەرکارەکانی پەرلەمانی کوردستان بکەین ئەوەی کە لە پەرلەمانین دوای کە لە پەرلەمان نامێنین لە ئۆرگانێکی ترا لە شوێنێکی ترا کارەکەین بەپێی تایبەتمەندی و شوێنە درێژە بەکاری خۆمانە دەین بەڵام ئێستا لە پەرلەمانە
من سوێندم خواردۆ بەرامبەر تاکی دەکەمەوە بەرامبەر بە خەڵکی کوردستان نابێ یاسا شکێنی بکەم ئەگەر وادەی یاسایی چەند تەواو بوو ئەو کاتە دەبێت بۆ ئێوەش درێژ بکرێنەوە تا بتوانن ئەو قەیرانانەی کە ڕەنگە هەڵبژاردن وێستگەیەک بێ بۆ چارەسەریان بتوانن تەنانەت بڕیار یاسایەکیش بۆ هەڵبژاردن دەربکەن دوجار دەبێت تەمەنیەوەش درێژ بکرێتەوە کە ئەو کاتە ئێوەش نایاساین هیوادارم نەگەینەوە ڕۆژەی ماوەی ئێمە بەسەر بچێ بە کاتی خۆی بێت بە کاتی خۆی بێت لە کاتی خۆی قسەی خۆیەکی واتە چۆن لە ڕابردووان نەبووین بە بەشێک لە یاسا شکێنی پشت بەخوا لە ئایندەشە هەر نابین بە بەشێک لە یاسا شکێنی لە هەرێمی کوردستانە و هەر کەسی بەرپرسە لە خودی خۆی و لەوانی کە بەگوێیەکە ئێستا لە هەرێمی کوردستانە واقع ڕۆڵ دەبینی یاسا لە هەرێمی کوردستانە یاسا شکێنی لە چڵەپۆپەیەتی لە هەرێمی کوردستانە شتێک گوێی پێ نادەربێتێ لە یاسا بەدیل بۆ یاسا و بەدیل بۆ پەرلەمان ئێستا بڕیارە حیزبیەکان و ژووری کۆبوونەوە حیزبیەکانن شوای فراکسیۆنی پەرلەمان پرۆژیان پێشکەش کردووە سێ بەداخەوە بینی حیزبەکان هەندێک لە حیزبەکان پرۆژەی تریێنن بۆ ئەم پرسە چارەسەریکرد کات لێوە پرۆژەتان هەیە پرۆژێتن ناوی چییە پرۆژەکانی پێشوتان لە مەکتەب سیاسیەکان و کەسی یەکەمتان سەر چاوی گرتووە ئێستا ناوی چییە پرۆژەی دووەم پێشکەشەکەنەوە کەواتەوە دیارە پەرلەمان لای ئەوان پشکۆلەیە بچووکە نەزڕەی گەورەی ئیستیعلایی ئەمان پەرلەمان زۆر بۆ بچووکە بینێ یاساکانیشی وا بینێ بۆ یاساکانی زۆر باش لای ئەمان جێبەجێ ناکرێ وا دیارە ئەگەر وڵات بە یاسا ڕێک بخرێ ئەم واقعی کە بۆ ئەوان هاتووە و بەو شێوەیە هەموو شتێکیان بە خۆیان قۆرەخ کردووە ئەوان بۆ ناچێتە دەرفەتی زۆر کەمە ماوە پرسیاریشم هێشتا ماوە بۆچی نەتەوە یەکگرتووەکان ئەمریکا وڵاتان تورکیا ئێران بە هەموویەوە بۆچی نەهاتن قسەیەک لەسەر پەرلەمانی پەخراوی هەرێمی کوردستان بکەن لە کاتێکە دەیان بینین ڕۆژان و هەفتانە فەرشی سووریان لەو شوێنەی کە بڕواتان وایە یا بەپی یاسا ماوە یاساییان تەواو بوو ناشەرعین لە ڕووی یاساییەوە فەرشی سووریان بۆ ڕادەخرێت لە ڕاستیە لە هەرێمی کوردستان و عێراقا واقعێک بەردەستەیە ئەویش بریتە لەو بەڵایی کە ناوی داعشە کە یاوێتی بەسەرە وڵاتەیە بۆیە فەرشی سوور کە داخرێت بۆ هەرێمی کوردستان و بەرپرسەکانی هەرێمی کوردستان دڵنیا دەکەم بۆ شەهیدەکان داخراوە و بۆ پێشمەرگی قارەمانی کوردستان داخراوە لەبەرەوە ئەو ڕێز و حرمەتی کە بۆ بەرپرسەکانی هەرێمی کوردستان دائەندرێت هەر ئاستێکی حیزبی یان شەرعیان هەیە ئەوەی قارەمانی هێزی پێشمەرگی کوردستان و خوێنی شەهیدە سەربەرزەکانمانە و هەروەها وڵاتانی تریش وڵاتان کە قۆنسڵخانەکانیان هەیە بە شێوەیەکی گشتی مهتەمن بە مەلەفانێکی دیاریکراو کە خۆیان هەیەە بەشێکی زۆری ئابووریە و بەشێکی شەڕی داعشە وا دیارە مەلەفی ئابووریان لەگەڵ ئەو پارتە دەسەڵاتدارانە باشە ڕوا و شەڕی داعشیش بە دڵنیاییەوە ئیمکانیەتێکی باشیان خسووتە بەردەسی هەرێمی کوردستان ئیشیان پێمانە خۆ ئەمە لە لێدوانەکانی ئیدارەی نوێی ئەمریکاشە ڕەنگیاوەتەوە جارێکی تر آخر لێدوانی وتەبێژی فەرمی وەزارەتی خارجی ئەمریکاڵێ پێشمەرگە ئێمە قەرزاری پێشمەرگەین وە سپاسیانەکەین و ئەی نرخێنین بە خوێنی شەهیدەکانیان وەک پێشمەرگە قارەمانن ئازان بەتەڵن واتە ئەوان ئێمەیان بۆ شەڕەوێ کاتێک کە پرسیاری لیەکەن بەڕێز دکتۆر فوات ئێوە دەعوەتان کردویان چۆن هاتووە بێهێمێتێکەوەڵێ لەگەڵ وەفدی عێراقا هاتووە کاتێک ئەگاتە ئەوەی کە ئێمە نەتەوەین بیر لەوەکەینەوە کە ئێمە ببین بە دەوڵەتی سەربەخۆ نا وەکو ئەندامی وەفدێک باسیەکە بەسکەیتە سەر هێزی پێشمەرگە قارەمان باسیەکە بەتڵ باسیەکە لەبەرەوە سەرجەمە پرسانە بریتە لە خوێنی شەهیدە سەربەرزەکانمان و قارەمانی پێشمەرگە سەربەرزەکانی هەرێمی کوردستان دەرفەتم زۆر کەماوە باز لەوە دەکەن ئێستا کە دووبارە پرسی ڕیفراندۆم دەوروژێنرێتەوە بە تایبەتی لەلایەن بەرپرسانی پارتی و بە تایبەتی سەرۆکی حکوومەتەوە خوێندنەوەیکی بۆ دەکرێت کە پێدەچێت پارتی ڕیفراندۆمێککە وەک خۆیان دەڵێن مەرجنیە بۆ ڕاگەانی سەربەخۆی بێ بەڵام ڕەنگە ئەم ڕیفراندۆمە هەندێک خوێندنەوەی ناوخۆی هەرێمی کوردستانی بۆ کراوە لەوەی کە دەبێتە وێستگەیەک بۆ بەناو چاکسازی بۆ لەبیرکردنی هەموو ئەوەی کە لە ڕابردوو بە تایبەتی لەم 2 ساڵەیە تێدەپەڕێ و ڕەنگە لەو نێوەندەشدا هەندێک دەستکەوتیان هەبێ بۆ نمونە جارێکی تر سەر لە نوێ یاسای سەرۆکایەتی هەرێم یا ئەو کاتە ڕاگەیاندنی دەوڵەتی سەربەخۆ و نەمانی هەموو ئەم پێشێلکاری یاسایانی کاکرێت لە باگراوەندی هێزێک کە زۆر ئێوە بڕاتان وایە لە باگراوەندی ئەم هێزەدایە وەڵا پارتە دەسەڵاتدارەکان لە هەرێمی کوردستانە زۆر لێزانن بۆ بە لە ڕێدابردنی پرس بۆ لە بیربردنەوەی پرس ئەوەی کە خۆیان نەیانەوێت بابەتێکی بۆ دروستەکەن پرسە ئەسڵەکە لە بیر دەچێتەوە خەڵکیان تووشیان قەیرانە کردووە بۆ ئێستا خەڵک نە سیستەمیەوێ سیستەم پەرلەمانی بە سەرۆکایەتی بێچی بێ ناوێ
نەویلایەتی سەرۆکاتی هەرێمیەوێ نەپەرلەمانیەوێ نەیەکی کاڵێ ژیانمەوێ چونکە ژیانی قسۆتە خەتەرەوە زیرەکن لێ هاتوون لە دروستکردنی قەیرانە بەڵام ئێمە لە پەرلەمانی کوردستان زۆر بەوردی کارمانەکرد لەسەر ئایندی هەرێمی کوردستان هەندێک لەو یاسایانە کە دەرمانە کرد نەمانە نووسی هەرێمی کوردستان لە یاساکە پەسەندمانە کرد کوردستانمان دانا بۆ ئەوەی لە بیرمانە لە ئایندەیەکی نزیک ئێمە ناوچە جێناکۆکەکان و ئەوەش جارێکی تر لە هەرێمی کوردستانە ئەبینینەوە بیرمان لەسەر بەخۆی هەرێمی کوردستانە کردەوە بیرمان لەوە کردەوە کە ئێمە خاوەنی کۆمسیۆنێکی سەر بەخۆی خۆمان بین کە ئەمە بنەماکانی دەوڵەتدارین کۆمسیۆنمان تشکیل کرد بیرمان لەوە کردەوە لە ڕێگەی فراکسیۆنەکانەوە یاسای ڕاپرسی بهێنن یاسای ڕاپرسیان هێنان خوێندنەوەی کەمیشمان بۆ کردوون ئەم پرسانە پرسی یاساین ئێمە زۆر بەوردی لە پەرلەمان بەبێ ئەوەی دەنگ و هەڵای لێبێ بکرێ بە مزایداتی سیاسی لە مناسبەتە گەورەکانە باس بکرێ و زومی بخرێتە سەر مەبەستێکی لە پشت بێ ئێمە بە دیدێکی نەتەوەییانە بە دیدێکی قوڵ ئەم پرسانەمان چارەسەر کردووە کۆمسیۆنمان هەیە لە یاساکانە هەرێمی کوردستانمان لە هەندێکیا دانەناوە عنی بە مەبەست و پاشانیش بیرمان لە خوێندنەوەیەکەمان بۆ ڕاپرسی کردوێتەوە یاسای پرۆژە یاسای ڕاپرسی کردووە و بیرمان لەوە کردەوە کە ئێمە چێکین ناوچە کوردستانە جێناکۆکەکان دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان ئەمانە دوجار هەمووی پرسی یاسایین زۆر بانگەشەی کەسێکی حیزبی یان کەسێک ناکرێ لە پەرلەمانی کوردستان ئەبێت لەوێەوە ئۆکەی بۆ یاسا بکرێ یاساکە پەسەند بکرێ یاسای بەرکار بێ ئەو کاتاتوانن ڕاپرسیکەیت هەموو ئەم پرسانە لەسەر پەرلەمان پرکی کردووە بە بڕای تۆ ئەم ڕاپرسی کە باز دەکرێت لە ئەم ساڵە یانە گەر زۆر بە کورتی پێم بڵێ بەبێ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان ناکرێ و بڕوام وایە ئەبێ ئێمە دەرچین لە مزایداتی سیاسی حیزبی دەرچین لەوە بە دیدێکی نەتەوەییانە و پێکەوە چونکم لە هەر تاکێکی هەرێمی کوردستان بپرسی بەڵێ فلان سەرکردە ئاوای وتووە فلان کەس وای وتووە یەکسەر خەیاڵی ڕاوە ئەوەی کە ئەمە بەشێکە لە بانگەشە بۆ حیزب حیزبێکی دیاری کراو یا بەشێکە لە مزایدی سیاسی بەسەر یەکترا لەبەرەوە پرسی سربەخۆیی کوردستان و پرسی ڕیفراندۆم ڕاپرسی ئەم پرسی حیزبێک و دوان نییە حیزبی میلەتێکە حیزبی نەتەوەیەکە پرسی نەتەوەیەکە و کاری هەمومانە نەکاری حیزبێک یان دوو حیزب سپاس کاک شەفەردین سکرتێری پەرلەمانی کوردستان بۆ دەرفەتەی بە منت بەخشی بینەرانی عزیز سپاس بۆیەوەش کە تا ئەم ساتە لەگەڵ ماماونەتەوە تا بەرنامەیەکی تر و فلاشباکێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ